والله هۆکارەکەی ئەو بوو تەنها 4 دقە بۆ 5 دقە ئەو پەڕی خۆی ببوژێ چۆتە 10 دقەوەی ئەمە لە کاتی دەوامە تاخیر بوون تۆزێ. باشە خۆی کاتێک کە تاقیکردنەوەیەک بەڕێوە دەچێت ئێوە ناکرێت نیو کارژمێرێک پێشەوە لێرە بن کە بۆی کە چێکی ناوەکانتان بکەن چێکی هۆڵەکەت بکەی بۆی کە زووتر لێرە ئامادەبیت. ئێمە چەکی هەموو شتێکمان کردووە بەڵام ئیتر ئینسانیشە جاری وایە دواکە ئیزدیحامێکە ترافیکێکە لە هەنە شوێنە مەسەڵەن بۆ نمونە دەعمێکە بێت تۆ نیوەی ئەو جادەی هەموو یەکگیرێت و سارە خاوێکاتەوە بۆ نمونە تەلەبەمان هەیە مناڵی هەیە مناڵەکەی لە ماڵەوە بەجێ هێشتووە تۆزە تاخیر بووە 4 دقە 4 دقە لایاوە لە کاتی خۆی نەکراوە دەژوورەوە هۆکارەکەەوە بەس ئەو مامۆسایە خۆی زانێ ئەویش کە معاون مدیری گشتیە یعنی پەیمانگای وینەرە جوانەکان بەس ئەوە زانێ ژنا مامۆساکانی خۆمان هیچ کێشەیەکیان نەبووە لەگەڵ ئێمەیە کە چوشینی تەناو هۆڵی ئەمتیحانەوە کەسان قسەی نەکردووە تەنها ئەو جێگری بەڕێوەبەرە نەبێت کە بە سەودی بەرز و هاتو هاوارەوە ئێمە کردوتە دەرەوە ئێمە داواکاریمان بەرامبەر وەزیری پەروەردەیە ئەمتیحانانەمان بۆ بگەڕێنێتەوە لەم وەرزەیە بتوانین ئیمتیحان بکەینەوە بکرێتەوە خولی دووەم چونکە ئێمە 3 ڕۆژ پشومان وەرگردووە بۆ ئەم ئیمتیحاناتانە.